لو تيجي شغلة تواكر أي سديم سريعة نام صوم سعيدة كوليجي عند زيري باش ميكانيك تواكر دوا و خلقي شاروسكي خور معلم طبعا وكو عند زيار إيشغام ورخراي كشمي بناي رخراي صوما بۆ گەشەپێدان و هاوکاری مرۆیی کە لە بوارەکانی تەندروستی ژینگە پەروەردە هاوکاری مرۆیی کار دەکات. ئەمانجی من لە دروستکردنی ئەم ڕێکخراوە ئەو بووە کە ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی خۆبەخشی و خێرخوازیە. زۆر جار کە ویستومە بڵێن جیاوازتر لە ڕێکخراوێکی تر بتوانم کە پەیامی خۆبەخشی و پەیامی دڵسۆزی بڵاوکەمەوە بەناو خەڵکیە بەبێ ئەوەی کە یعنی لەلایەنێکی مادی قازانج بکەم. ئەمان لەم پرۆژە خێرخوازیانە ئەوەیە کە بتوانین وەکوتم کە بتوانین هاوکاری ئەو کەسانە بکەین کە وەزعی مادیان زۆر خراپە و هەروەها بەنمونە گەنجێک ئەگەر زەواجی کرد بێت زۆر جار کە خانوویەکی دروست کردو هاوکاریمان کردووە لە کڕنی چیمەتەوە بێ بلۆک بێ هەر شتێکی دەربێت. يعني أولا بو كتنيا أولا بلام تنيا هر خانو درست يعني بالضبط إلا بخانو درست بين زوجار أجر كسيك بيوستي با بلين زوجار أجر كسيك بيوستي لدرست كني خانو أجنجك كوسع مادي خراب أو صوت بروسا كزوجار موادي كي خانو كمان بودا بيكدولا ريخر خواص بلين بون مونا تشي من تو بيت قدش بيت شيش بيت شكو ما نزالين براستي كيسا لوسع كاين نرخي مواد كان زور جرام بوا أجر هر كسيك هر مرة فقير بيت هر جنج بيت إما بتوانين موادي كي بودا بيكين براسي أو زور بو كسش بيامي من بو أو خربانة بيامي من بو أو خربانة أويكا بلين لكوليج تاوا کردووە وەیەخود ئەو خانوانیش کە کۆلێژیان تاوا نەکردووە بەڕاستی ئەمە هەرچەنە قسەیکەم بەڕاستیەوە بێ خۆی خانەوادەکە پشگیری ئەو خانمە بکات. زۆر جار ئەبیریت کە من ئەوەی لە ناو ئیشەکانە بم تێکەڵی زۆرترین ئافرەت بووم زۆر جار ئافرەتەکە حەزەکات دەربکەوێت حەزەکات کە لەسەر پێیەکانی خۆی بوەستێت هەرچەنە هەنێک کە سوکار پیانە عیبەیە و ئەزانن کە هەروەنە وەکو مەکسێک و بۆگەر خواردن پێدا ئیتر پێویستی بە شتێک نییە بەڵام ئەم خانمە زۆر جار حەزەکە لەسەر پێیەکانی خۆی بوەستێت و خاوەنی پرۆژێک ئیشێکی بچووک بێت تا بتوانێت لەسەر پێیەکانی خۆی بوەستێت و ئەو نە چاوەڕێ دەستی دەوروبەر نەکات. زۆر جار خانەوادەکان ڕێگریەکردن لەم کەسە من ئافرەتە ناسم ئەتوانم بڵێم زۆر جار لەوانێت تووشی حاڵەتێکی نەفسی بوو بێت و یاخود لەوانەیە زۆر جار دەستی چوو بێتە خوێنی خۆی و خۆی لەناو برد بێت ئەوش بەهۆی ئەوەی کە خانەوادەکەی زۆر ڕێگریان لێ کردووە لەوەی کە ئازادیەکانی سوودار بکەن و نەهێڵن دەربکەوێ. پێویستە کە بەڕاستی خانەوادە کە پشتی ئەم خانمانە بگرێت و خانمانیش توان بێنە پێشەوە ئەتوانم بە ڕێژێکی لەوارەی زۆر کەم هەبێ خانم ئەو تەبیعەتی هەبێت شەرم کات بەڵام من ئەگەر دایک و باوکم کە سوگارەکەم سپۆنسەری بڵێن پشتیان گرتم پاڵ پشتیم بوون ئەو کاتە من ئەو ڕێچکەیە شکێنم شەرم نامێنێ و ژینگەکەش قسەم لەسەرکە بەڕاستی کە دەوروبەرە گوێ پێ نادەم و چاونەترسانە ئیشەکانی خۆمەکەم.